إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. من نام عبيدة موفق داود لشاري بغداد لدایک بووم ماوەی 16 ساڵە زیاتر لە شاری ڕانێدا دەژیم ماوەیەکی زۆر چەند ئیشێکم کردووە یەکێک لەو ئیشانە کە ئیشی شوشە و ئیشی کاشی و ئێستا لە ئێستادا ئیشی ئەم دارتاشی دەکەم ماوەی تقریبان ساڵ و نیوەکە بەردەوامم لەم ئیشەدا بەرەوە ئیشەی دەکەم بۆ پەیداکردنی بژووی ژیانە و هەم کاری پێغەمبەرانە کە دارتاشی وەک پێغەمبەر نوح وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد. جيل ليش دارتاشي سباز بخوا لمزجوتي حاجي علي يعقوب وخو بخشك إمامتي دكم كماوي تقريبا 9 ساڵە لە مزگەوتەدا پێشنێژی دەکەم و ئیمامەتی بۆ ئەو مزگەوتە دەکەم حالیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەخوا بە زیاد بێ ڕۆژانە لەسەر کاری خۆمان بەردەوامین شەوانش لە تەراویحە هەتا تقریبا ساعات 9 تەراویحە کە تاوا دەبێت ئەوجا دەست پێ دەکەینەوە بە ئیش خۆمان. هل أتاك حديث موسى إذ ناداه ربه بالوادي المقدس طوى اذهب إلى فرعون إنه طغى فقل هل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى فأراه الآية الكبرى فكذب وعصى ثم أدبر يسعى فحشر فنادى فقال أنا ربكم الأعلى فأخذه الله نكال الآخرة والأولى. خۆشحاڵین بۆی کە مامۆستا عوبەیدە لە لای ئێمە کار دەکات ئێمە هەموو کاتێک مامۆستا عوبەیدە وەکو برای خۆمان وەکو برا گەورە سەیری دەکەین. مامۆستا عوبەیدە الحەمدوللیلا جگە لە بەهرەی دڵخۆشی سوپاس بەخوا بەهرەی تر خوای گەورە پێی بەخشیوە ئەو بەهرانە کە الحەمدوللیلا لە کارەکانی ژیانی خۆیدا زۆر جار کارەکانی تاقیکردەوە توانیوێتی جێپەنجەی خۆی بەجێ بهێڵێ. ئێستا الحەمدوللیلا مامۆستا عوبەیدە مەشغوڵ و سەرقاڵە بە کاری نەجاریوە دەهەوێت لە کاری نەجاریەوە بتوانێت بژێوی ژیانی خۆی پەیدا بکات. مامۆستا عوبەیدە الحەمدوللیلا وەکو هەموو گەنجەکانی تر دەیهەوێت سەربەرزانە بژی لە ژیاندا لەلایەک خزمەتی دینی ئاینی پیرۆزی ئیسلام دەکات و لەلایەکیش دەیهەوێت بژێوی ژیانی خۆی لە ڕێگەی ئارەقەی ناوچەوانی خۆیەوە پەیدا بکات. بەتایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆر پەیوەندیمان پێوە دەکرێت بۆ مەسەلەی پێشنوێژی ئەو ئەرکی سەرشانمانە کە چین بە داواکاریانەوە بەڵام بەپێی توانانەش توانیمان وەڵامیان دەینەوە لە شار و شارۆچکەکانی کوردستان بەڵام لەبەر پابەندبوونی مزگەوتەکەمان مزگەوتم بەسەرەوەی و پابەندم بە مزگەوتەکەی مزگەوتی حاجی علی یعقوب ناتوانم زۆر هاتوچۆ بکەم بۆ ئەو شارانە. بسم الله الرحمن الرحيم إن في ذلك لعبرة لمن يخشى إن في ذلك لعبرة لمن يخشى أأنتم أشد خلقا أم السماء بناها